دیارە مامۆستا یەکێکە لەو توێژە هەرە ئەساسیانەی کە کۆمەلگا لەسەر دەستی ئەوان پەروەردە ئەبێ و ئەم هەموو سەرکردە و ئەم هەموو عالمەی کە لە جیهانە هەیە هەمووی لەژێر دەستی مامۆستاوە ئیبرازی کردووە بۆ یەکە ئێمە مامۆستا هەمیشە لامان زۆر بەڕێزە زۆر بەرزە و ڕێز و تەقدیری تایبەتیان هەیە و ماوەیەکەش بوو ئێمە ئەمانزانی کۆمەڵی کێشەیان هەیە و هەوڵماندا گفتوگۆ بکەین لەسەر کێشەکانیان و لە بەشێ لە کێشەکانمان چارەسەر کردووە بەڵام بەشێکی تری لە ئایندای بووان چارەسەرەکەی چونکە کێشەکان زۆر و کەڵەکە بوونا و ئەمە ژوامان لێ ئەکا کە وردە وردە دەست و پەنجەی لەگەڵ نەرمکەین و وردە وردە لەگەڵا بڕۆین تاکو ئەتوانین خۆی کێشەکانیان بۆ چارەسەرکەین و گفتوگۆکانشمان هەمەلایەنە بوو لەسەر مەسەلەی تاقیکردنەوە بوو لەسەر کێشەی مامۆستا بوو پێداویستەکانیان بوو لەسەر موچە بوو لەسەر چۆنیەتی دەوام و منهەجی پەروەردەیی بوو لەسەر زۆر مەسەلە قسەمان کرد.